زۆر سپاس جارێکە سڵاوتان لێبێ بەڕێزان وەکو هاوڕێ و هاوکارمان ئاماژەی پێەیە بەپێی فەرمانی هەرێمی ئەم بوایە ئەمڕۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچوایە چونکە ڕۆژی 6/11/2022 ئەم ساڵ ماوەی کارکردنی پەرلەمانی کوردستان بەپێی یاسای ژمارەیەکی ساڵی 1992 ئەموارکرا و کۆتایی دێت. بەداخۆ لە هەرێمی کوردستان عورفێک دروست بووە ئەویش بەردەوام درێژکردنەوەی خولەکانی پەرلەمانی کوردستان کە تاوەکو ئێستا 7 جار ماوەی پەرلەمانی کوردستان لە 4 خولی ڕابردووە درێژ کراوەتەوە. کۆی ڕۆژەکانی درێژکراوەی خولی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان 4103 ڕۆژ درێژ کراوەتەوانێ و ئەم 4303 ڕۆژە دابش بووە بە سەر 4 خولا کە خولی یەکەم 3595 ڕۆژیان درێژ کردوێتەوە بە 4 یاسای جیاواز لە ساڵەکانی 96 و 97 و 98 پاشان و لە ماوەی درێژکردنەوەی ئەم خولانە یەک یاسا بەپێی وێبسایتی ڕسمی پەرلەمانی کوردستان درێژ یاخود پەسەند کراوە کە ئەمە جۆرێک و گومان ئەخاتە سەر ئەو یاسایانەش کە دەرکراوە لە ماوەی درێژکردنەوەی پەرلەمانی کوردستانە. درێژکردنەوەی پەرلەمانی کوردستان یاخود ماوەی کارکردنی پەرلەمانی کوردستان وەکو باسمان کرد عورفێکە پێچەوانەی دەستوری عێراقا و پێچەوانەی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیشە کاتێک کە مددە و عەقد و گرێبەستی نێوان دەنگدەر و نوێنەراتەکانی کردووە بە 4 ساڵی دیاری کردووە. واتە پەرلەمانی کوردستان لە دەرەوەی یاسا و پێچەوانەی بنەمای دەستوری و ڕێکەوتنامەکانی تایبەت بە مافی دەنگدەر و هاوڵاتی ئەم ماوەی درێژ کردووە. تەبیعی ئێمە لەو راپۆرتەی کە ئامادەمان کردووە تەواوی ناوی ئەو پەرلەمانتارانەش کە خودی پرۆژەکانیان واژۆ کردو و ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانیان کردووە بۆ دەرچواندن و پەسەندکردنی یاسایەک کە درێژکردنەوەی ماوەی کارکردنێتی خستومانەتە ڕوو و لە هەمان کاتە وەکو باسمان کرد ژمارەی یاساکان و ژمارەی ڕۆژەکانیش. تەبیعی ئێمە لە کۆتایی راپۆرتەکەیە کۆمەڵێک ڕاستپاردە و کۆمەڵێک دەرەنجاممان بۆ دەرچووە. ئەویش لەو ڕاستپاردانە ئەوەیە کە لەسەر و هەمویانەوە پرسی درێژکردنەوەی ماوەی کارکردنی پەرلەمانی کوردستان حافێکە ناحەقیەکە بەرامبەر بە مافی دەنگدەر و هاوڵاتی لە هەرێمی کوردستان. هەر لە راپۆرتەکەدا بەراوردمان کردووە بە 4 خولی ڕابردووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بۆ یەک ڕۆژیش ماوەی کارکردنی درێژ نەکردوێتەوە و تەنیا هەوڵێکە بوو لە ساڵی 2018 بۆ نیەتێکە بوو بۆ دێشنەوە بەڵام ڕاستەوخۆ دادگای دەستوری عێراقیاتە سەرخەت و هەموو هەر جۆرە هەوڵ و کارێکی لەو چوارچێوەیە ڕەت کردەوە. بۆ یەکێ لە دەرەنجامەکانی راپۆرتەکەی ئێمە و لە ڕاستپاردەکان ئەوەیە کە پێویستە پەرلەمانی کوردستان ملزەم بێ بە دەقی دەستوری عێراقی بۆی کێمە تاوەکو ئێستش لە چوارچێوەی هەرێمێکین لە چوارچێوەی عێراق و لە هەمان کاتە یاسامان هەیە بەڵام بەداخۆ پەرلەمانی کوردستان پابەند نەبوو پێوەی. ڕاستپاردەیەکی ترمانەوەیە کە یاسایەکی نوێ بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یاخود یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەموار کرێتەوە بە چەند مەرجێک. یەک لەو مەرجانەوەیە کە پەسەندکردن و دەنگدان لەسەر یاسای هەڵبژاردن لەبەرەوەی یاسایەکی نیشتیمانیە ئەتوانی بڵێ جێگرەوەی دەستورە لەبەرەوەی دەستورمانە بە دەنجی دوو لە سەرسەی پەرلەمانتاران بڕوە چونکە ئەگەر ئێمە تەنها خولی چوارەمی هەڵبژاردننی پەرلەمان بە نموزە جوەر بگرین تەنها 6 پەرلەمانتار دەنگی یاوە بە درێژکردنەوەی ماوەی کارکردنی پەرلەمان کە ئەمە جۆرێکە جارێکی تر لە ناحەقیە لەو بابەتە. وە خاڵێکی تر و مەرجێکی تر لە یاسای هەڵبژاردن ئەوەیە کە ئەم یاسایە بتوانێت زیاتر وە ئەنجومەنی شارەوانەکان ئەنجومەنی پارێزگا دەرەتی هەرێم کەمانە بە هەڵبژاردن و دەنگی دەنگدەرە بێ بچنە و شوێنانە بەڵام بەداخەوە بینین پەرلەمان ماوەکەی درێژەکاتەوە ئەنجومەنی پارێزگا بۆ کاتێکی نادیار ماوەی درێژ کراوەتەوە. بۆ ئێمە یەکێک لەو ڕاستپاردانەمان لە راپۆرتەکەمانە خستومانەتە ڕوو ئەوەیە کە دەسەڵاتی یاسادانان یاخود هەر دەسەڵاتێکی کە توانا و دەسەڵاتی درێژکردنەوەی ماوەی کارکردنی ئەنجومەنە هەڵبژێردراوەکانی نەبێت. خاڵێکی تر ئێمە لە ڕاستپاردەی ئەو راپۆرتەیە خستومانەتە ڕوو ئەویش ئەوەیە کە پەرلەمانی کوردستان کار بۆ یاخود یاسای درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی کوردستان پەسەند نەکات و دوجار هەر چارەسەریە کە هەرێمی کوردستان و هێز و لایەنە سیاسیەکان
دەیخەنە ڕوو بگەڕێنەوە بۆ سنووقی دەنگدان و ئەنجامدانی هەڵبژاردن چونکە دوجار وەکو باسمان کردووە درێژکردنەوەی ماوەی کاکنی پەرلەمان لە دەرەوەی یاسایە و لە دەرەوەی دەستورە و لە دەرەوەی پەیماننامە و ڕێکەوتنامەکانی تایبەت بە مافی مرۆڤ کە پرسی هەڵبژاردن و پرسی دەنگدانە لە هەرێمی کوردستان.